پیشانگای من هەڵبژاردەی چەند کارێکی خۆمە کە لە چەند ساڵی ڕابردووە کارت تێدا کردووە هەمووی هەریەکە مەجموعەیەک خۆناغێکی خۆی هەیە بەڵام هەمووی لەژێر ناونیشانی خەونی خەونەکان هەلێرە عەرزم کرد ئەوەش پرۆژەیە بەڕاستی دەستخۆشی لە هیوا فۆندیشن دەکەم لەگەڵ مامۆستەدارەوە کە بەو پیشانگای هەڵستان شوێنەکەشی وەکو گەلەریایەکی نوێ لە کوردستان جێگای ئەوە بوو بەڕاستی ئەو پیشانگای لێرە بکرێتەوە زۆر نایابە شوێنەکەی زۆر گرنگە پیشاگاکەشم وەکو پێم گوتی ئەو هەڵبژاردەیە کە هێناومە ڕێک دەربڕینێکە لە مێژووی ملەتێک و مێژووی جوگرافیایی ئەو خاکە کە بریتێ لە تراژیدیا و لە چەند قۆناغێکی ناخۆش و ماساوی کە ڕووی داوە پێشتر و وەکو خەونی خەونەکان من لەو ڕواایەدام کە بابەتەکان با بڵێم خەون لە نێو خەونەکان یاخود ئەو خەونانەی کە جێگای ناخۆشی بووە با بڵێن دەربڕینێک بووە لە ماساتێک لە ڕمانێک ئەوە ئیتر بۆ ناونیشانە ئەو پرۆژەیەم هەرز کردووە لێرانە ئیتر بژیت سپاس